ئەمانە دیمەنی ناڕەزایی دەرچوانی دانەمەزراوی کوردن لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک. ئەوان داوای دامەزراندن و ڕاگررتنی لیستی ناوی دەرچوان دەکەن کە پەروەردەی کەرکووک ماوەی 2 هەفتەیە بڵاوی کردوتەوە و ناڕەزایی لێکەوتوەتەوە. ئەمڕۆ کە هاتوین ئەم گردبنەوەیمان کردووە بۆ ماوەی چەند کاتژمێرێک بێکێک لە هەنگاوەکانمانی دانین تێیدا داوا ئەکەین ئەو دامەزرانەی کەوا هەیە لە ئێستاە هەڵبووە شێندرێتەوە یاخود ڕێژەی کورد زیاد بکرێت لەبەر ئەوەی دەبینین نەعەدالەتیەکی ئێجگار زۆری تێدایە. ئێمە وەکو کۆمەڵی سامی وەکو مەڵبەندی چواری کەرکووکی کۆمەڵی سامی پشتگیری لە خۆپیشاندانی هێمنانەی دەرچوانی دانەمەزراوەکەین. پێمان وایە ئەمە زوڵمە، ئەمە ناحەقیە بەرامبەر کورد، بەرامبەر بە پیشەکەیان. ئێستا کورد لە بارودۆخێکی خراپدایە، ئێستا کورد لە شاری کەرکووک بارودۆخی خراپە، ئەمانیش ئەم هەلیان قۆستۆتەوە بۆی کە زوڵمیان لێ بکەین. ئێمە پشتگیریانەکەین وەشان بەشانی ئەوان لەگەڵیانەبین و داوای مافەکانیان دەکەین. لە خۆپیشاندانەکەدا دەرچوانی دانەمەزرا و داوایان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کرد بە دەمیانەوە بێت، بەڵام عەبد حوسێن بەڕێوەبەری پەروەردە ئەو داواکاریەی ڕەت کردەوە. لە ئەنجامدا خۆپیشاندانەکە گرژی تێکەوت و دەیان خۆپیشاندەر چوونە نێو بینایی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک. خۆپیشاندەران دوای ئەوەی بە زەبری هێز چوونە ناو بینای پەروەردەی کەرکووک لەگەڵ بەڕێوەبەری پەروەردە کۆبوونەوە، دوجار لەسەر چەند خاڵێک پێک هاتن. پاش ئەوەی کە چوینە ناو بەڕێوەبەرایەتی گشتیەوە بەڕێوەبەرمان هێنایە سەر خەت بۆ لای خۆمان، 5 کەسمان دانیشتی لەگەڵیە، سەرجەم داخوازیەکانی نەتەوەکەمان بەرز کردەوە بووی بە کتابی فەرمی بە تەوقیعی خۆی هەر ئێستا نێردرا بە وەزارەت. داخوازەکانیشمان بە زیادەوە نووسیوە. یەکەم، ئیلغای سەرجەم ئەو لیستانەی بۆ دامەزراندنی کەرکووک ڕاگەیەنراوە، بۆ لەبەر ئەوەی پێمان وایە وەکو پێکهاتەی کەرکووک ئەم لیستە ڕاگەیەنراوانەی دامەزراندنی پەروەردەی کەرکووک گوزارشت لە پێکهاتە ڕاستەقینەکان و ڕێژەی پێکهاتەکانی کەرکووک ناکەن. دابەشکردنی پلە وەزیفەکان بە پێی ڕێژەی هەڵبژاردن دوایین ئیستحقاقاتی ئینتیخابی یاخود ژمارەی قوتابخانە و قوتابیان کە لەو وەختەش لەو کاتەشدا نەتەوەی کورد پشکشێری بەرەکەوێت. سەرجەم پلە وەزیفەکان بە پێی ناوەندی شار بێ، مرکزی شار نەک قەزا و ناحیەکان حەویجە زۆرترین پلە وەزیفی بردووە. ئەوەشمان ڕەت کردەوە کە سوکاری سەربەرزی شەهیدە کارەمانەکانمان و پێشمەرگەمان تەثبیت کردووە لەم قایمەیە کە پێشتر ناوی نەبوو. ئەبێ هەموو لیژنەیەکی فەرعی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە نوێنەری ڕاستەقینەی گەلی تیابێت. ئەبێ هەموو لیژنەکان لە ناو پەروەردە ئەندامانی بەشی خوێندنی کوردی تێدا بێت کە خۆمان دیاریەکەین کە ئێمە گوزارش لە دەنگی شەقامی کوردی کەرکووکەکەین. ئەوەیە بەڵێنمان وەرگرت لە بەڕێوەبەری گشتی پەروەردە ئوستاد عەبد لە ئەگەری ئەوەی کە بەڵگەی ڕوونمان داپی فەسادی و گەندەڵی هەیە دەبێ دەست لە کار بکشێتەوە. بەهۆی بوونی ناشەفافی و ناعەدالەتی تیایدا ڕاگەیاندنی لیستی ناوی دامەزراوانی پەروەردەی کەرکووک ناڕەزایی بەرفراوانی کورد و تورکمانی لێکەوتوەتەوە. چەندین جاریش داوا کرا گرفتەکە چارەسەر بکرێت، بەڵام تا ئێستا ئەو داوایە جێبەجێ نەکراوە. پێشبینی دەکرێت ئەم خۆپیشاندانە کە دەرچوانی کورد لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک بەرپایان کرد هاوکێشەکە بگۆڕێت و پەروەردەی کەرکووک وەکو بەڵێنی داوا بە لیستی دامەزرانەکەدا بچێتەوە. شیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.